ئەم کاتتان باش هەمووتان لە خۆشی و شادی دابن تۆزێک درەنگ هاتمە بەردەمتان دەزانم بە تایبەتیش لە بۆ ئەو هاوڕێیانەی کە لە کوردستانەوە تەماشا دەکەن زۆر زۆر درەنگە بەڵام ژیانی تایبەت وای لێ کردوینە کە لە هەموو کاتێک وەکو پێویست ناتوانین زوو بینە خزمەتتان ئەوڕۆکە بە پێویستم زانی لەسەر ئەو تەوەرەی کەرکووک حکوومەتی عێراق و چارەنووسی حکوومەتی هەرێمی کوردستان ناکۆچیەکانی ناکوچە نوێیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە لە کەسایەتی تاڵابانیەکان و بارزانیەکاندا ڕەنگ دەداتەوە لەسەر ئەو بابەتانە ویستم بۆ چوونی خۆمتان پێڕا بگەینم و ئەمانە هەر هەمویان بێگومان خۆتان دەزانن من لە چوارچێوەی قوتوەڕەشەکاندا بیر ناکەمەوە لە دەرەوەی قوتوەڕەشەکاندا بیر دەکەمەوە و لەو چوارچێوەیەدا بە تایبەتیش لەسەر هەڵبژاردننی کەسایەتێکی تورکمان وەک پارێزگاری هەولێر من دەمەوێ پارێزگاری کەرکووک ببورن شەوە درەنگە ئیتر مێشکی ئێمەش تۆزەکماندی بووە هەڵبژاردننی پارێزگارێکی نوێ لەسەر لیستی بەرەی تورکمانی بۆ کەرکووک دەمەوێ قسەی تایبەتی خۆمتان بۆ بکەم بەڵێ بەخێر بن سەر و سەرچاوم ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک و لەسەر ئێکس تەماشامان دەکەن تکایە بە زووترین کات ئێکس و فێسبوک بەزێ بێڵن لەسەر کەناڵی یوتیوبی هیوا خۆشنە و بینەرمان بن قسەی تایبەتمان دەبێ لەسەر هەڵبژاردننی کەسایەتیەک لەسەر لیستی بەرەی تورکمانی بۆ پارێزگاری هەولێر و لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تکایە فێسبوک و ئیکس بەجێ بێڵن وەرن لەسەر کەناڵ یوتیوب تەماشاوان بکەن تکایە بەڵێ بەردەوام دەکەین هاوڕێیان هەروەکو دەبینن هەڵومەرجەکە هەندێک تایبەتە و ئەم هەواڵە و یانیش ئەم ڕوودا و ئەم گۆڕانکاریە لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق هاتە ئاراوە و ئەمە چیمان پێ دەڵێ لەسەر ئەمە دەمانەوێ بە پوختی هەندێک قسە بکەن هەروەکو دەزانن پێشتر لە ساڵی 2017 کاتێک نەزمەدین کەریم پارێزگاری کەرکووک بوو کەرکووک بە تەواوەتی لە ڕووی فیزیکیشەوە لە ڕووی ئیداریشەوە لە ژێردەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا بوو و نەزمەدین کەریم هەڵەیەکی زۆر زۆر گەورەی کرد خوا لێی خۆش بوو لە ژیاندا نەماوە کە کەرکووکی خستە ناو ڕێفراندۆم بەخۆشی چۆن ناو ڕێفراندۆمەکەەوە وە کۆتایی بەخۆهێنا کۆتاییشی بەو کەرکووکە هێنا کە خۆی خەونی پێوە دەبینی بێگومان لە سەردەمی نەزمەدین کەریمدا لە سەردەمی شەڕی داعشدا کوردەکان هەڵوێستی هەڵەیان بە تایبەتی پێشمەرگە و چەکدارە بەرپرسیارەکانی یەکێتی و پارتی هەڵوێستی زۆر زۆر خراپیان لە کەرکووکدا هەبوو نەوەک لە بەرامبەر تورکمەنەکان لە بەرامبەر عەرەبەکان لە بەرامبەر کوردەکانیش خەڵکێکی زۆر لیان ناڕازی بوو لە 2017 کاتێک ڕێفراندۆمەکە ئەنجامدرا و دوای ئەوە بەغداد ڕاکان سعید جبوری وەکو قەیومێکی بەغدا تاین کرد و ئەو بووە پارێزگاری کەرکووک پەدەکە ماوەیەکی درێژە نایهەوێ پۆستە سەرەکیەکانی کوردستان دەست لێ بەربدات و یانیش هەر هیچ نەوێ هەندێکیان بدات بە یەکێتی وەکو سەرۆک وەزیران ئەمە خەتی سوورە وەزیری ناوخۆ وەزیری نەوت ئەم جۆرە شتانە نادات بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر پۆستێکی بدات بە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستەکە ژێرەوەی بۆشە و یەکێتی لەمە گەیشتووە هەرچی پۆستێکیش بەدەست بێنێ لە هەولێر بەلاشە بێمعنایە هیچ مانایەکی نیە قۆبات چەند ساڵ بوو جێگری مەسرور بارزانی بوو یعنی ئەوە بەخۆیان ئەڵێن بە تەلەفۆن نەی ئەتوانی نەوەک بەخۆی بە تەلەفۆنیش نێتوانی بگاتە مەسرور بارزانی لە ڕێگای سکرتێرەکەیەوە پەیامی بۆ ئەناردە
یەکێتی لە بەرامبەر ئەمەدا ناچارە دەست بەسەر سەری خۆیەوە بگرێت بۆ پۆستی سەرۆک کۆماری و هەر شتێک بکە بۆ ئەوەی پۆستی سەرۆک کۆماری لە دەستیدا بمێنێتەوە. هەرچەندە پۆستی سەرۆک کۆماری پۆستێکی بەخۆتان دەزانێت چۆنە، من نامەوەی تعریفەکەم هەموو کەس لەسەری قسەی کردووە. ساڵی 2023 هەڵبژاردننی عراق ئەنجامدرا و هەڵبژاردننی پارێزگای کەرکووکیش ئەنجامدرا، یەکێتی 5 کورسی بەدەستێنا، وانە بوو پارتی 2 کورسی بەدەستێنا ئەگەر هەڵە نەبم، و یەکێتی پێویستی بە دەنگی تورکمەن و عەرەبەکان هەبوو بۆ ئەوەی پارێزگار لەو کاتە بە تەوافق بەدەست بێنێ. کاتێک پارتی پشتگیری لێ نەکرد، ناچار بوو سازشێک لەگەڵ عەرەبەکان و لەگەڵ تورکمەنەکان بکە، ئەگەرنا چۆن ئەتۆ دەتوانی پۆستی پارێزگاری کەرکووک بەدەست بێنێ. تورکمەنەکان و عەرەبەکان بە مەرج ئەویان قبول کردووە کە هەردوو ساڵ جارێک پۆستەکە بۆ گروپێکی ئەتنیکی بێ لە کەرکووک، یعنی جاری یەکەم کوردەکان کە ڕێبوار تەها لە 2024دا لە 2023 هەڵبژاردن کرا، بەڵام لە وەکو هەموو جارێک هەڵبژاردنەکە کاردانەوەی ویانیش لێکەوتنەکانی دوای ساڵێک لە کەرکووک دەرکەوتن. لە 2024دا ڕێبوار تەها سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پارێزگار هەڵبژێردرا، بەڵام ئەو کاتە لە ژێرەوە ڕێککەوتنێک کرابوو. ڕێککەوتنەکە 2 ساڵ بە تەوافق ئەو پۆستە لە بۆ کوردێک دەبێت، 2 ساڵ دوای ئەوە لە بۆ تورکمانێک دەبێت، 2 ساڵ دوای ئەوە لە بۆ عەرەبێک دەبێت. بەو شێوەیە بووە و پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە ئەگەر لەگەڵ یەکێتی بەیەکەوە کاری کردوایە، شەرت و مەرجی دانە نابایە و نەیگوتبایە دەبێ یەکێک بێ بەدڵی هەردووکمان بێ، دەبێ یەکێک بێ نازانم چۆن بێ، دەبێت سەری شین بێ بنێ قاوەیی بێ، کلکی سۆر بێ. ئەم جۆرە سیاسەتانە سیاسەتی هەڵن و ئەم سیاسەتانە لەسەر سەرۆک کۆماریش سیاسەتی هەڵن و ئەمە وا دەکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنگاو ببێ. و یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکە لە بەرامبەر ئەوەی کە هیچ پۆستێکی سیادی لە هەرێم وەرناگرێ و ئەو پۆستە سیادیەی کە پێشی دەدەن بنی بۆشە، بنی بەتاڵە، کەس بەگوێی ناکات، چونکە حکوومەت لە هەولێرە چی بکە ناچارە پۆستی سەرۆک کۆماری بە ئەولەویەت وەربگرێ و لە دوای ئەوەشدا هەوڵ بدا پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرێ. و لەو چوارچێوەیەدا ڕێبوار تەها بوو بە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا کە دوای هەڵبژاردننی عراق دەبینین کە جەنگی ئێران و ئەمریکای بەسەرداهات، پۆستی سەرۆک کۆماری دواکەوت تا ڕۆژی شەممە 11 نیسانی 2026 لەلایەن پەرلەمانی عراقەوە وەک نزار ئامێدی وەک شەشەمین سەرۆک کۆماری عراق وابزانم 249 دەنگی بەدەستهێنا. و لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان هەتاوەکو ئێستاش نەوەک پیرۆزبایی لێ نەکردووە بە پێی لێدوانەکەی پارتی بێ بۆی نییە بێتە هەولێریش. ئیتر ئەویش وەکو یوسف محەممەد، وەکو بەرهەم ساڵح بۆی نییە 2-3 ساڵ بچێتە هەولێر، یعنی ئەمە شتێکی سەیرە. لەو چوارچێوەیەدا دەبێت پارتی چاوەڕێی چی بێ لە کەرکووک. ئێستا کە یەکێتی دوای بەدەستخستنی پۆستی سەرۆک کۆمار و دوای بێمنەتبوونی ئەو ئیتیفاقە جێبەجێ دەکا کە ساڵی 2024 قبولی کردووە، واتە کەسێکی تورکمەنی دوای 2 ساڵ ببێتە ئەو پۆستە وەربگرێ. ئەوە چێە؟ ئەوە محەممەد سەمعان ئاغا سەرۆکی بەرەی تورکمانیە. با پێشەوەی تەفسیر بکەین، پێشەوەی ئانالیز بکەین، بزانین محەممەد سەمعان چێە؟ محەممەد سەمعان سیاسەتمەدارێکی دیاری تورکمەنی عراقیە و لە ئێستادا وابزانم ئێستاش سەرۆکی بەرەی تورکمەنی عراقیە، بەرپرسی بەرەی تورکمەنیە، واتە لە مانگی نیسانی 2025 بوو وابزانم بوو بە سەرۆکی بەرەی تورکمانی، واتە لە دوای سەرۆکی پێشوو حەسەن تۆڕان، بەڵێ لە دوای حەسەن تۆڕان ئەو بوو بە سەرۆکی بەرەی تورکمانی و
لە ناوبەرەی تورکمانی یەکگرتووی عراقیشدا کار دەکا. ئەندامێتی لە هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت وەکو نوێنەرایەتی پێک هاتێک تورکمان دەکات لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لە بەغدادا. ئەو هاوپەیمانیە ئێستا حکوومەتی ئێستای عراق واتە حکوومەتی سوودانیشی لەسەر پێک هاتووە. لێرەدا کێشەکە چییە کە دەبینین لە مێدیادا، لە سوسیال مێدیادا، لەلایەن هەندێک کەسی سەربەخۆ، لەلایەن هەندێک کەسی ئۆپۆزیسیۆن، لەلایەن هەندێک کەسی پارتی ئەوە هەر هیچ لێگەڕێ پارتی سیاست دەکا کەچی پارتی زانیوێتی لە ساڵی 2024دا ئەم جۆرە گۆڕانکاریە ئەم جۆرە تەوافقە هەبووە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و گروپەکانی سەر بە تورکمانی و گروپەکانی سەر بە عەرەبەکان لە کەرکووک کراوە، چونکە یەکێتی هیچ کارتێکی دیکەی لە بەردەستدانیە بۆی پۆستی پارێزگاری بەدەست بێنێ. ئەگەر بێت و پارتی ئەو دوو کورسیەی کە بەدەستی هێنابوون ئەو دوو دەنگەی خزبا پاڵ دەبوونە حەوت و دووسێ دەنگی دیکەش لە لایەنێکی دیکە بەبێ ئەوەی پۆستەکە لەدەست بدەیت ئەکرا ئەمە ڕوویدابە، بەڵام ئەمە نەکرا. و ئێستاکە تەماشا دەکەین کێشەکە چییە؟ کێشەکە یەکەمینیان لە بۆ خودی یەکێتی دەگەڕێتەوە. یەکێتی ئەوەی بە هیچ کەسێک نەوتووە، واتە ئەمڕۆکە من لەگەڵ چەند کادرێکی پایەبەرزی یەکێتی قسم کرد ئەڵێن ڕاستە لە 2024دا یەکێتی ئەم کاری کردووە، بافێڵ تاالبانی و قوبات تاالبانی و کاریان کردووە، بەڵام بە کەسیان نەوتووە، تەنانەت ئەندامی مەکتەب سیاسی شەیە نەیزانیوە کە ئەم جۆرە ئیتیفاقە پێشتر کراوە. ئەمەیان بابەتێک و لە هەمان کاتدا جەماوەری یەکێتی لە کەرکووک یەکێتی بەخۆی سیاسەتێکی عراقیانەی هەیە و سیاسەتە عراقیانەکەی زۆر بەڕای من زۆر باشە. دەبێ مرۆڤی کورد لە عراقدا سیاسەتێکی عراقیانەی هەبێ. ئەرێ هاوڕێیان ئەوانەی تەماشامان دەکەن پۆستێک، کۆمنتێک، پرسیارێک، لایکێک ئێوە هەر گوێ دەگرن، هەر سوودمەند دەبن، هیچ سوود بەخش نابن، تکایە وامە بن، تکایە چرکە لەسەر زەنگوڵەکە بکەن، پرسیارێک بنووسن، کۆمنتێک بنووسن، بۆ چوونی خۆتان بنووسن، بەشکەم بۆ چوونەکەتان بکەم بە پرسیار لە کۆتاییدا. و هەروەکوتم یەکێتی لە عراقدا سیاست دەکاوە، دەبێت سیاسەتە عاقلانیەکەش دەبێت سیاسەتێکی عراقیان نەبێ و لەمەدا هیچ غەڵەتێک ناکە. یەکێتی کارێکی زۆر سەرکەوتووانە و کارێکی زۆر باش دەکات، بەتایبەتی کاتێک پۆستی سەرۆک کۆماری عراقیت هەبێ، کاتێک ئەچۆ هیچ ئەژێندایەکت نەبێ بۆەوەی لە عراق جیا ببیەوە، کاتێک عراق هەموو مافەکانی گەری کوردی دابن و ئەو مافانەی کە لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی هەفتاکاندا هەبوونە هەموو عراق جێبەجێ کردووە، هەمووشیان هەنە ئیتر مافی چاری خۆنووسی، مافی چاری خۆنووسی نازانچی بە شێوەیەکی ئارەزوومەندانە ئێمە لە 2005 دەنگمان بە دەستوری عراق داوە و ئەو دەستورەش دانی بە مافەکانی کوردەکاندا ناوە. لێرەدا هیچ کێشەیەک هیچ کەم و کورتێک نییە. ئەوەی دەکرێت بازرگانی کردنە بە کوردایەتی، خۆی کوردایەتی بە خۆشی بازرگانی هیچی دیکە نییە. بەڵام یەکێتی لەبەر چەند هۆکارێک، یەک لەو هۆکارانە ڕەنگ بێ قووەتی قەناعەت پێکردنی لاواز بێ ناو جەماوەرەکەی لە کەرکووک. دوو لەبەر ئەوەی جەماوەری کەرکووک بە کەس ڕازی ناکرێت، چونکە کەرکووک ناوچەیەکە پشتگوێ خراوە و حیزب کوردستانیەکان تانەت حیزب عراقیەکان تانەت حیزب تورکمەنیەکانیش خۆ لایەنگریان نییە. لە عراق هیچ حیزبێک جگە لە مقتەدا سەدر ڕەنگ بێ لایەنگری نەبێ. لایەنگرەکان زۆربەیان هەندێک لایەنی عەقایدی شیعە هەنا و هەندێک لایەنی تورکمەنیش هەنا لە ترسان بێ ڕەنگ بێ لە ترسی لە بۆ پاراستنی ناسنامەی تورکمەنی بێ، بەڵام ئەوانی دیکە زۆربەیان بە پارە خەڵک دەکڕن، یان بە پارێ یان بە وەزیفێ یان بە تەعینات و تەرفیعەکە شتێکی وایە. یعنی خەڵک چۆن دەبێتە پارتی ئەگەر سوودێک لە پارتی وەرنەگرێ، خەڵک چۆن دەبێتە یەکێتی ئەگەر سوودێک لە یەکێتی وەرنەگرێ. لە بۆ کەرکووک وایە کە جەماوەری یەکێتی لە هەمووی زیاترە. لە بۆ هەندێ یەکێتی چی دەکا؟ یەکێتی بەردەوام پارتیش بێگومان لە کەرکووک ناسیۆنالیزم دەکا،
ناسیۆنالیزم دەکات. واتە ئەگەر هەمووتان نەستنە سەر سندوقی هەڵبژاردن تورکمەنەکان دەیبنەوە، عەرەب دەیبنەوە، شتەکەمان لەدەست دەردێنن، ئەم جۆرە شتانە. و ئەمە وای کردووە ڕەنگ بێ یەکێتی لە بۆ هەندێ نەیویستە بێ ئەو ئیتیفاقێکی پێشتر ئەنجامی داوە بە خەڵکەکەی ڕابگەینێ. لێرەدا لەو ئیتیفاقەدا کەم و کورتێک هەیە، من هیچ کەم و کورتێک نابینم. باشە تورکمەنێک بۆ نابێ ببێتە پارێزگاری کەرکووک؟ چەند ساڵی دیکە دەبێت چاوەڕێ بکەن بۆی جارێک تورکمەنێک 2 ساڵ ببێتە پارێزگاری کەرکووک؟ عەرەبێک بۆ نابێ ببێتە پارێزگاری کەرکووک؟ چەند ساڵی دیکە دەبێت چاوەڕێ بکەن تاوەکو عەرەبێک دەبێتە پارێزگاری کەرکووک؟ بۆ نابێ بۆ یان لێرەدا کێشەیەک چییە؟ بۆ کوردێک دەتوانێت ببێت، بۆ عەرەبێک، بۆ تورکمەنێک نەتوانێت بێت، با لەسەر بەرەی تورکمانیش بی، با نزیکی تورکیاش بێ. من کارم بەوە چییە؟ خەڵکی ئەوەیە یان نا؟ خەڵکی ئەوەیە. تەواو بۆ نابێ، ینی کێشەکە لێرەدا چییە؟ بۆ تورکمەنێک نەبێتە پارێزگاری کەرکووک. لەوەدا من هیچ کەم و کورتێک نابینم. ئەمە کارێکی زۆر زۆر ئاساییە و لە بیرمان نەچی لە عێراق هەموو حکوومەتێک جا حکوومەتی هەرێ حکوومەتی هەرێمیش دەبێ وابێ کەوانە هەموو لایەک دەبێ بە تەوافقی بێ. حکوومەتی عێراق بەبێت تەوافقی دروست نابێ، سەرۆک کۆماری بەبێت تەوافقی دروست نابێ، وانە پەرلەمان بەبێت تەوافقی دروست نابێ. باشە لە کەرکووکیش ئەمە وایە، لە کەرکووک ئەمە زیاتر وایە، چونکە پێک هاتەیەکە هەموو ئەتنیکەکانی تێدانا. لە بۆ هەندێک زۆر زۆر ئاساییە لەوێژدا ئیتر جارێک ئەو پۆستە بە تورکمەنێک بدرێ، شتێکی زۆر زۆر ئاساییە و کارێکی هیچ خراپ نییە، بەڵام یەکێتی دەبواە ئەمەی زووتر بە خەڵکەکە گوتبایە یەکێتی دەبێت لەو چوارچێوەیەدا چیتر لە کەرکووک سیاست نەکە لە چوارچێوەی ناسیۆنالیزمدا. هەرچەند ئەلحەق ڕێبوەرتەها هەندێک ئەمانەی گۆڕیون، یعنی هەندێک بە خیتابە ئاینداریەکەی خیتابە ئیخوانیەکەی، هەندێکیش بەو خیتابە کەرکووکیە، هەندێک تەماشا دەکەین خیتابەکەی لە وبارەیەوە خیتابە کەرکووچەکەی ئەڵێم خیتابە ئاینیەکەی کارم پێدا نییە، بەڵام خیتابە کەرکووچێکی خیتابێکی باش بوو، بەڵام دەبێ هەموو سەرکردایەتی یەکێتی ئەم جۆرە خیتابی هەبێ، هەموو کادرەکانی یەکێتی دەبێت لە کەرکووک ئەم جۆرە خیتابیان هەبێ. یعنی ئەو خیتابە ناسیۆنالیستیە، نەتەوەییە، تائیفیە، بێمەعنایە هیچ سوودێکی لە بۆ کەرکووک نییە. خۆ تازە تۆ ناتوانانی عەرەب لەوێ دەرخەی، خۆ تازە تۆ ناتوانانی تورکمەن لەوێ دەرخەی، باشە بۆ دەری دەخەی؟ بۆ خۆت دەرناخەی؟ تۆ بە خۆت لە ئامستەردام چ دەکەی؟ لە بروکسل ئەمن چ دەکەم؟ لە بەرلین چی دەکەی؟ لە هەولێر چی دەکەی؟ لە سلێمانی چی دەکەی؟ لە بەغدا چی دەکەی؟ لە بەسڕە چی دەکەی؟ ئەویش هەروایەتر. یعنی ئەم جۆرە شتانە شتی بێمەعنانە. ئەمە دەبێ لە ڕێگەی سیاست، لە ڕێگەی ئابووری، لە ڕێگەی پرۆژەی ڕێکوپێک و بە هاوکاری لەگەڵ گروپە ئەتنیکیەکان کار بکرێت. لێرەدا من دەبینم کە پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر تەنگاو بووە، یانی پارتی دیموکراتی کوردستان کە تەنگاو بووە چەند هۆکارێک هەن، بەڵام پێشەوەی هۆکارەکان بژمێرین پارتی دیموکراتی کوردستان لەو ئیتیفاقی 2024 ئاگدار بوو. هیچ کەس ئاگدار نەبوو بێ پارتی ئاگدار بوو و ئێستاکە دەیکاتە مەسەلەیەکی کوردایەتی و دەیفرۆشێتەوە ڕایگشتی کە بۆ دەبێت چۆن دەبێت تورکمەنێک ئەو پۆستەی وەرگرتووە. باشە ئێمە کێشەمان لەگەڵ تورکمەن چییە؟ ئەگەر ئێمە کێشەیەکمان هەبێ کێشەیەکمان لەگەڵ دەوڵەتی تورکیایە، دەوڵەتی تورکیا تاوەکو ئێستاش لە ئامێدیە و لە باتوفە و لە ساخ و بارگای هەیە نییە، سەرباریەوەی کە پەککە ئەو ناوچەی چۆڵ کردووە، هەیە نیەتی هەیەی پەیوەندیەکانی پارتی لەگەڵ تورکیا هیچ کێشەیەکی تێدا هەیە؟ من بخۆم کێشەی تێدا نابینم. من پێم باشە پارتی وێچێتی پەیوەندیان زۆر زۆر باش بێ لەگەڵ تورکیا. ئەو سیاسەتەی کە یەکێتی پێشتر لە سەردەمی شۆڕشی ڕۆژئاوادا بەرپای دەکرد هیچی لێشی نەبوو. ئێستا کە ڕۆژئاوا کەوتوتە ژێر دەستی ئەحمەد شەرع و ئەحمەد شەرعیش پەیوەندیی زۆر زۆر باشی لەگەڵ تورکیادا هەیە. یعنی لە سیاسەتدا ئەو جۆرە ڕۆمان
ڕۆمانسیەتە، سیاسەتی بە ئەخلاقانە، سیاسەتی نەتەوەییانە، سیاسەتی نیشتیمانیانە، سیاسەتی شۆڕژگێرانە، سیاست لە بۆ پۆستە نەخێر، سیاست لە بۆ پۆستە، سیاست لە بۆ دەسەڵاتە. ئەوانەی وەکو من و تۆ بە سەداقەت چوینە ناو سیاست یان دەکوژرێن شەهید دەبن، دوای چەند مانگی لەبیر دەکرێن، یان واز دەهێنن دادەنیشن وە دوای ئەوەی دانیشتن حزب پێیان دەڵێ خاین. خەلاس و برایەوە سیاست بەخۆی لە بۆ بەرژەوەندی و لە بۆ دەسەڵاتە. ئەو جۆرە ڕۆمانسیەتە ئللا دەبێ ئێمە دژی تورکیا بین، دژی ئێران بین، نەخێر نابێمە. ئەمە لە ناو حیزبێکدا کە حیزبە، حیزبیش لە بۆ سیاست دروست بووە، سیاستیش بریتە لە بەرژەوەندی، بریتە لە پۆست وەرگرتن، بریتە لە گەیشتن بە دەسەڵات، دەبێ ئەتۆ پەیوەندیت لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا خۆش بێ. خەلاس و برایەوە ئەو پەیوەندیە چۆن هاوسەنگ دەکەی، خەتە سوورەکانت چێن و چینین، ئەوە لەسەر توانایی تۆ دەمینێتەوە. کەواتە لێرەدا ئەو کوردایەتی فرۆشتنەوە یەکێتی خیانەتی کردووە، نازانم چی ئەمانە شتی بێمانە. پاشان پارتی دیموکراتی کوردستان لە 2023دا ینی کاتێ هەڵبژاردننی عراق کرا کە یەکێتی گوتم 5 کورسی بەدەستێنان، ئەو کاتە خۆ پارتی ڕازی بوو بۆ قەیومەکەی بەغدا ڕاکانجبووری لەسەر دەسەڵات بمێنێتەوە بەس بۆ ئەوەی یەکێتی ئەو پۆستە وەرنەگرێ. وایە نا بە حەقیقەت قسە بکەین، یانی پارتی ڕازی بوو یان نەڕازی بوو. کەواتە ئێستاکە کێشەکە چییە؟ ڕاکانجبووری قەیوم بوو، زۆر دەبواە 6 مانگ مابووە، دوای 6 مانگ دەبواە یان هەڵبژاردن کراوە یان ینی کەسێکی کاتی بوو، پارتی بۆ ویستی بمێنێتەوە. ئێستاکە ئەو برادرە تورکمەنە کەسێکە هەڵبژێردراوە، خەڵک دەنجی پێداوە، دەنجی هێناوە، بۆ نابێ بێتە پارێزگار. ئەمە زۆر گرنگە هەم ئێمە بیری لێ بکەینەوە، هەم پارتی دیموکراتی کوردستان بیری لێ بکاتەوە. وەکو وتمان لە عراق سیاسەتی عراق لە عراقی نوێ لەسەر بنەمای سیاسەتی تەوافقی دروست بووە، دەبێ سیاسەتی کەرکووکیش تەوافقی بێ، دەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش تەوافقی بێ، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تەوافقی نییە بەڕاستی. ئەمە ڕاستیەکە و ئەمە تەنانەت زیانی لە بۆ پارتیشەیە. تەماشا دەکەین بەڕاستی پارتی لە پێناوی هێشتنەوە و بەهێزکردنەوەی ویانیش جێبەجێکردنی داخوازیەکانی بەڕێز مەسرور بارزانی هەموو شتێک دەکا و زیان لە خۆی دەگەین. ئەمەش ڕاستیەکە. زۆری کادرانی پارتیش ئەم ڕاستیە دەزانن، زۆری کادرانی پارتی ئەمە دەزانن کە ئەو سیاسەتی پارتی هەڵی زۆر گەورەی تێدایە. لێرەدا نابێ ئەو بابەتە وەکو باز دەکرێ لێک بدرێتەوە و نابێ بەو شێوەیە لە میدیاکاندا دیسە شەڕی جەلالی و مەلایی، شەڕی قادری و نەقشبەندیەکان دووبارە بکرێتەوە و نابێ ئێمە لێیان بکڕین. پێم سەیرە هەندێک کەس کە ئۆپۆزیسیۆنی هەردوو لایەنن ئەوە یەکێتی کردوێتی بە خیانەتی نیشتیمانی لە قەڵمدان. خیانەتی نیشتیمانی چی کاکە؟ بۆ خیانەتی نیشتیمانیەوە من هیچ دیفاعێک لە یەکێتی ناکەم. یەکێتی دەربارەی ئەو کچەی پێشمەرگەی کۆمەڵە حتا دوای تاوانبارە، لەوەدا هیچ دیفاعی لێ ناکرێ، هیچ دیفاعی لێ ناکرێ. یەکێتی تاوانبارە، مزگەوتەکانی تاوانبارن، ئیخوان موسلیمینەکەی تاوانبارە، نەخۆشخانەکەی تاوانبارە، دام و دەستگاکانی تاوانبارن، پارێزگارەکەی تاوانبارە، نەخۆشخانەکانی دکتۆرەکانی تاوانبارن، حیزبەکەی تاوانبارە. یعنی ئاسایشی یەکێتی هیچ هەستی بەوە نەکرد کە کچێکی برینداری فەقیری قوڕبەسەری گەنج و جوان لەو حەوشی نەخۆشخانەیە دەگوازرێتەوە بۆ ئەو حەوشی نەخۆشخانەیە. قەت ئاسایشێکی یەکێتی دەستگای زانیاری یەکێتی هەستی بەوە نەکرد چارەسەریەکی بۆ بدۆزرێتەوە. هەرگیز نەبێ بنهێنی. خۆ من دەزانم زۆر پێشمەرگەی کۆمەڵە هەنێستاکە لە سلێمانی تەداوی دەکرێن بەبێ کێشە.
ئەوە دەزانم بەڵام ئەو کچە بۆ وای بەسەر هات لەوەدە تاوانبارە بەڵام لە سیاسەتکردندا لەسەر مەسلەی کەرکوب بەڕاستی من بەو شێوەیە بیر ناکەمەوە بڵێ بە تەماشا بکەم بزانم پرسیارێک هەیە وەڵام من نازانم کاک هاوڕێ هەڤاڵ بۆ تورکمەن بۆچی بەشداری نەکردووە ئەمەیان نازانم بەڵام ئەوە ئاشکرایە کە ئەو ئیتیفاقێکی کۆنە ڕنگ بە شتێکی دیکە هەبێ کاکەوە کاک دیار عمەر ئەو جۆرە یا بەڕاستی ئەو جۆرە خیتابەتە کوردایەتیە پارتایەتیە پارتی بەو لەسەر بەردی بە نابێ بافێڵە شێتی چی کاکە بافێڵە شێت بافێڵە شێت ئەمە چەند جارە پۆستی سەر و کۆماریتان لە بەردەست دەردێنی پۆستی کەرکووکتان لە بەردەست دەردێنی شێتی چی ئەو شێتە شێتتان دۆزیوەتەوە با فێڵشێتیش بێ سیاسەتی یەکێتی لەو بارەیەوە لە ئێوە زۆر زۆر عاقلانەتر دەرچووە جاشی ئێرانی چی جاش بۆ تورکیای چی کاکە باشە جاش بۆ تورکیا بۆ ئێران نییە کاکە ئەمە واز لەوە بێنن کاکە ئەو خیتابەتە پارتی بە و لەسەر بەردی بە و هەموو خەڵک بکە جاش و بەخۆشت هیچ کێشەیەکت نەبێ و لە بۆ خۆت هەموو شتێک حەلاڵ بێ و لە بۆ خەڵکی دیکە حرام بێ ئەمە ڕاست نییە کاکە هەر وەکو وتم سیاست شتێکی ڕۆمانسیانە نییە سیاست بریتە لە بەرژەوەندی بریتە لە گەیشتن بەدەسەڵاتدا و لە بۆ ئەوەی ئەتۆ بگەی بەدەسەڵات لەو ناوچەیەدا ئەتۆ پێویستت بە هاوکاریەکی باشە بە ئیتیفاقێکی باشە بە پەیوەندێکی باشە لەگەڵ ئێران و تورکیادا بە تایبەتی لەگەڵ بەغدادا لێرەدا بۆ لە بۆ پارتی هەبێ بۆ لە بۆ یەکێتی نەبێ مرۆڤ لەوە تێناگەیانی هەی کاک دیار عومەر جوابم دەوە تکایە بۆ لەوە تێناگەن بۆ دەبێت لە بۆ پارتی هەبێ بۆ نابێ لە بۆوانێ پارتی چەند ساڵە دۆستای کاک مەسعود دۆستایەتێکی زۆر باش و ڕێزدارانەی لەگەڵ برا عەرەبەکان هەیە لەگەڵ برا تورکەکاندا هەیە بەڵام لەلایەن کەسانی وەکو ئێوە ئەو سوسیال مێدیایە و ئەو مێدیایەنە دەشێوێن و شێت و هاریان دەکەن و خەڵک ناسیۆنالیزە دەکەن و خەڵک دەکەنە جاش و خەڵک دەکەنە خوێڕی بۆ یەکێتی ئەو هەموو ساڵە لە پێناوی ڕۆژئاوا خۆی و سلێمانی جەزادا و ئێستاکە لەو ڕۆژئاوایەدا شتێکشی نەبوو لەو ڕۆژئاوایەدا ئەگەر تۆ بتەوێت شتێک بکەی دەبێ پەیوەندیت لەگەڵ تورکیا هەبێ چونکە هەم لە باکوور پرۆسەیەکی وا هەیە لە کوردستانی تورکیا هەم حکوومەتی سووریا هەتا چەند ساڵی دیکەش ڕنگ بێت چەندەی دیکەش پێویستی بە تورکیا هەبێ دیکەواتە تو چی دەکەی ها کاک دیار عومەر چی دەکەی لە مەزیات ئەتۆ دەی پەیوەندیەکانت لەگەڵ تورکیا خۆشتر دەکەیەوە ئاسایی دەکەیەوە یعنی ئێوە دەتانەوێ یەکێتی چەندەی دیکەش شۆڕژگەری بکە لە ڕۆژئاوا کە ڕۆژئاوا بەخۆی ناکە ڕۆژئاوا لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەڕا پێک هاتووە اتفاق دەکەن دەمز دەمجانێ دەکەن باش بێ خراپ بێ ئەمە شتێکی دیکەیە لەو چوارچێوەیەدا ئینسان بە ئارامی تەماشای بابەتەکە بکە باشتر دەبێ هەر بژیت کاک عەلیش کێری بەرز بۆتەوە وەڵڵا نەمزانی کاک ڕەوز ڕەفیق بەداخەوەی تر من لەگەڵ ئەوەدا نیم
کاکە شەڕ لەسەر کوردبوونی ئەو خاکەی چی و حاڵی چی بۆ خاتری خوا کاک دیار عمر پێت ئەڵێم ساڵی 2023 پارتی دیموکراتی کوردستان قایل نەبوو ڕاکان جبووری بمێنێتەوە ڕاکان جبووری کەسێک بۆ هەڵ نەبژێردرا بوو لەلایەن کەرکوچەکانەوە نەعەرەب هەڵی بژارە بوو نە کورد نە تورکمان قەیوم بوو لە دوای هەڵبژاردن دەبواە دەرکرابایە هەموو کەس لایەنگری دەرکردنی بوو پارتی بۆ ئەوە یەکێتی ئەو پۆستە وەرنەگری ئامادە بوو ئەو بمێنێتەوە کەواتە شەڕ لەسەر خاکی چی کاکە لە کەرکک چی ئەمە خیانەتە باشە لە کەرکک نابێت تورکمان پۆستێکی هەبێ نابێ عرە پۆستێکی هەبێ ئەی بەیەکەوە ژیان چۆن دەبێ کەواتە وەکو نەتەنیاهو دەبێت لە ناویان ببێت ئەو وەکو نەتەنیاهو ئەو هێزت هەیە ئەو هێزە فشۆڵەی تۆمان لە کاتی ڕیفراندۆمدا بینی بە یەکێتیتەوە بە پارتیتەوە بە شعیتەوە بە سۆسیالیستەوە بە ناسیۆنالیزمی کوردی ئێرانتەوە بە ناسیۆنالیزمی کوردی تورکیاتەوە چی پێکرا هەڵبژاردننی کوردستان کاک دیار عمەر لە دەست پارتیدان یەخۆ با هەڵبژاردن بکرێتەوە دەی با هەڵبژاردن بکرێتەوە دەی بەبێ یەکێتی حکوومەتی پێپێک دێ پێی پێک نایە ئەو عینادیە و کە لە ڕقێتیە نابێیانی ئەوە دووبارەکردنەوەی ئەو هەڵوێستانەی 1993 ئەمانە ئەمانە هەڵوێستەکانی بەرەی جووتن ئەمانە ئەمە زۆر هەڵەیە پارتی پیاو نییە کاک جەماڵ سوپاس بۆ کۆمنتەکەت وەکو کۆمنت وەری دەگرم من لەسەر ئەو بابەتە زۆر قسەم کردەوە بەڕاستی کاکە نەپارتیوی نەیەکێتی کێشەیەکیان لەگەڵ حەلبوسی و لەگەڵ شیعە و ئەم شتانە نییە ئەمە لە بۆ بازاڕی نەتەوەی خۆمان دەیفرۆشینەوە ئەمە ئەسڵ وەساسی نییە کاک جۆرج هانا ئەو ناوە ناوێکی مەسیحیەکانیشە پێم سەیرە جەنابەت ئەگەر مەسیحیبی وها بیر بکەوە واتە بۆ تۆ جیاوازی نییە کە عەرەبیان تورک حکمی کورد بکات ئەگەر وایە تۆ عراقیت لەگەڵ ملازم محسین خۆت یەک دەبینی من بە شانازیەوە عراقیم ئەی خەڵکی کوردستانی عراقینین ئەی لەسە پاسپۆرتەکەی من نەنووسراوە عراقی ئەی من کوێم سۆماڵی من عراقیم من بە شانازیەوە عراقیم کاکە هەموو کەرکک عراقیە ئەو ئەتو لە کوێ دەژی کاکە بەس بزانم لە کوێ دەژی ئەتۆ لە لای ئێلیەنەکان دەژی خۆت بەچی دەزانی و هەر کەسێک عراقی بی ملازم محسینە بەڕاستی ئەو عقلیەتە عقلێتێکی زۆر خراپە باشە بۆ دەبێت کوردێک حکمی تورکمان بکە لە کەرکوک حکمی عەرەب بکە بۆ جارێک نابێت تورکمانێک حکمی کەرکوک بکە پاشان ئەو پۆستەدا بە تەنیا یەکێک پارێزگارە خۆ هەموو بڕیارەکان نەدەکاکە ئەنجومەنێکیە لەو ئەنجومەنەدا بە پێی دەنگەکان خەڵک کورسی هەیە لەو کورسیەدا هەموو بڕیارەکان بەیەکەوە دەدرێن کاک دیار عمەر وەڵڵاهی پارتی وەکو تۆ قسە ناکە کاک جاناڵ مەنسووڕی وەڵڵاهی وەبیللاهی ڕق بێ نیمە لە بەرامبەر پارتی
چەند ئەگەر ڕقم هەبێ لە بەرامبەر پارتی چەند ڕقم لە بەرامبەر پارتی ئەوەندەش لە بەرامبەر یەکێتی ئەوەندەش لە بەرامبەر پەکێ ئەوەندەش لە بەرامبەر دیموکراتی چونکە هەمویان لە چوارچێوە یەک تەرازوو دەخوێنمەوە من باس لە سیاست دەکەم من ئەڵێم سیاست ڕۆمانسیەت نییە سیاست بریتە لە بەرژەوەندی سیاست بریتیرە لە گەیشتن بەدەستەڵات لە بۆ ئەوەی تۆ بگەی بەدەستەڵات لە شوێنێکدا تاویز دەدەی لە شوێنێکدا تاویز وەردەگری لە شوێنێکدا دەدەی لە شوێنێکدا وەردەگری با بە کوردی پێت بڵێم دژمنایەتی پارتی چی من ئەڵێم ئەو خیتابەی پارتی خیتابێکی غەڵەتە ئەوە دەڵێم بەتەنیا ئەو خیتابەی پارتی خیتابێکی غەڵەتە ئەو خیتابە پارتی لاواز دەکا من لەگەڵ بەرپرسیارانی پارتی پەیوەندی زۆر زۆر خۆش و دۆستانەم هەیە بەشێکی زۆر لە بەرپرسیارانی پارتی لەو سیاسەتی پارتی بەخۆیان ناڕازین ئەتۆ دەزانی لەو 4-5 ساڵەی دواییدا چەند بەرپرسیاری پارتی دەرکراون بێکاری گەرکراون بە تەنیا موچەکیان لە بۆ هێشتراوەتەوە و چەند حیمایە و نازانم چی و چەند ئۆتۆمبیلێک بۆەوەی لای پارتی بمێنێنەوە بەڵام لە ماڵەوە ناسنە دەرەوە ئەمە زەرری گەری گەورەی لە بۆ پارتی هەیە من مەبەستم ئەوەیە ئەگەر نا من بۆ دژایەتی پارتی بکەم بۆ لایەنگری یەکێتی بکەم یەکێتی چی بە منداوە پەکەکە چی بە منداوە باوەڕ بکە هەم پەکەکە و هەم پارتی و هەم یەکێتی و هەم حیزبی دیموکراتیش تەنانەت بە یەک چاو تەماشای کەسانی وەکو من دەکەن باشە من بۆ بەچاوێکی جیاواز تەماشاکەم نەخێر من تحلیلی سیاسی دەکەم من باس لە زانستی سیاست دەکەم زانستی سیاست ئەوەیە کاکە شتێکی ڕۆمانسیانە نییە نەتەوەیی بوون و دروست بوون و ئەخلاقی بوون و عاقڵ بوون و کورد بوون و مسلمان بوون و ئەم جۆرە شتانە نییە ئەگەر مسلمان بوون با سیاست ئینسانی مسلمان هەر نابێت نزیکی دەوڵەت بێتەوە نابێت هیچ دەوڵەتێکی خۆش بووێ ئەگەر شیعەکان تۆزێک شیعە سیاسیەکان دەڵێم تۆزێک ئەخلاقی سیاسی ئەخلاقیان هەبوایە ئەگەر لە سیاسەتی ئەواندا تۆزێک ئەخلاق هەبوایە نەدەبووە شیعە جمهوری ئیسلامی ئێرانی دروستکردایە چونکە دروستکردنی جمهوری و کۆمار و دەوڵەت هەر دژی شیعە بوونە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیلی دژی جودیزمە پاپای ڤاتیکانیش دەڵێ دروستکردنی دەوڵەتی کریسیانی دژ بە مەسیحە یعنی کەواتە ئەوە نیشان دەدا سیاست شتێک نییە پەیوەندی بە ئەخلاق و نەتەوایەتی و ئەم جۆرە شتانە هەبە ئەوە ئەمنوتو لەیان دەکڕین بەڵام زانست لێی ناکڕێت تێم دەگەی کاک مەنسووری سوپاس دەکەم هەر بژیت ئاخر ئەوە پرسیارێکی زۆر زۆر وروژدەرێ نەرانەیە حیزبی کوردی ئەحزابی کوردی ئەحزابێکە لەسەر بنەمای تفەنگ خوێن شەهید دروست بووە یعنی تفەنگ و خوێن و شەهیدی کردوتە قورعان کردوتە ئایەت و لە قورعان و لە ئایەتدا تەنانەت لە تەریقەتەکانیشدا هەر کەسێک لە دیوەخانێک چۆ دەرەوە چۆ تەکیەی لایەنێکی دیکە دەبێتە کافر دەبێتە مەلعون کەسێکت بینیوە لە تەریقەتی قادری چوو بێتە دیوەخانی نەقشبەندیەکان کافر نەکراوی یان بە پێچەوانە حیزبی کوردیش وهایە حیزبی کوردی ئەگەر ئێوە تۆزێک عەقڵتان هەبوایە ئەو هەموو خەڵکە لە کوردستانی ئێراندا کەوتنە ناو سیاست ویانش دەیانتوانی بستنە ناو سیاست دەیانتوانی نیوەی ئەنجومەنەکە کۆنتڕۆڵ بکەن دەیانتوانی دۆستی گەوریان هەبێ دەیانتوانی کاریگەریان هەبێ ئێوەش ئەگەر بەقەت ئەزەریەکانیش نەبووایە لە 120 ئەزەریەکان دەسەڵاتتان دەبوو لە ناو ئێراندا باشە ئەزەریەکی ناسیۆنالیست دەبینی بڵێ بە خەڵکەکەی بڵێ کە لە ئێران دانیشتووە کە سیاستێکی واقعیانە دەکا پێی بڵێ ئەتۆ جاشی ئەتۆ بە زمانی ئیتلاعات قسە دەکەی نابینی
و ئەزەریەکت بینی دەیهاتەکەی بسووتێ، ئەزەریەکت بینی نەچوو بێتە زانکۆ، ئەزەریەکت بینی کە خاوەن ئابوووریەکی باش نەبێ، ئەویش نییە. داماویەکە بەتەنیا لە بۆ کورد ماوە، دەیهات سووتاندنەکە بۆ کورد مایە، نەزانیەکە و جەهالەتەکە بۆ کورد ماوە، ئاوارەیەکەش بۆ کورد ماوە کە لە دیاسپۆرادا ئێتە دەقیڕێنی وەکو شێت لە ڕاست و چەپی خۆی دەدا. هەر کەسێک بەدڵی ئەو قسەنەکە دەیکاتە خاین و ئەمە پەڕیوەتەوە ناو سیاسەتی کوردی. لە سیاسەتی کوردیشدا لەبەر ئەوەی شەهید خوێنی خۆی داوە، ئەتۆ کە خوێنت نەداوە ئەتۆ قەرزاری شەهیدی، ئەتۆ دەبێ هەتا دوایی چەپڵە لە بۆ حیزب لێ بدەی، دەبێت چەپڵە لە بۆ حیزب لێ بدەی. حیزب ئەگە گوتی قیڕی شەقام ڕەش نییە سپیا بڵێ بەڵێ، ئەگەر نەتگوت ئەتۆ نەوەکو واجیبی شەهیدت بەجێ نەهێناوە، ئەتۆ وەکو سەرسەریەک تەماشا دەکەن، ئەتۆ پێت دەڵێ وەکو جەنابەت دەڵێ ئەتۆ بۆ زمانی ئیتلاعات قسە دەکەی، وەکو جاش تەماشات دەکەن. ئەوە ئەخلاقی حیزبی چەکداری ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. جا بە حرەکەتە ئاپۆچیەکەتەوە، بە حرەکەتە قاسملوویەکەتەوە، بە حرەکەتە بارزانیەکەتەوە، بە حرەکەتە تاڵەبانیەکەتەوە. تێگەی و هەتا وەکو ئەو کولتورە نەگۆڕدرێ، هەزار جار وەکو ڕۆژئاوا لە سەدا 30 دەوڵەتیش کۆنتترۆل بکەی، هەروەها دێوەست سەرسفر. ئەو مۆدلە جوانەی ڕۆژئاوا کە هەموو خەڵک بەسەری دادەگوت، ئێستاکە دۆسیای ئەو کچە 13 ساڵەیەی کە دوێنێ ڕفاندیان ئەوڕۆ لە ژێر گوشاری سوسیال مدیادا ئازادیان کرد و دایانە بنەماڵەکەی دروستە بێ، ویانیش عەلادین ئەمین دروستە بێ، ویانیش سەردەش عوسمان دروست دەبێ. ئێوەش لە کوردستانی ئێراندا بەو عەقلیەتەدا یەک دەیهاتتان بەدەست بکەوێ کە هیوادار بەدەستان نەکەوێ، خراتر دەکەن. وەڵڵاهی هەزار سەردەش عوسمان و کاوە ئەمین دووبارە دەکەنەوە، چونکە عەقلیەتەکەتان لە عەقلی یەکێتی و پارتی زۆر 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 دواکەوتووترە. باشە. بەڵێ لەگەڵت داما کاک ئاکۆڵەغەندەری ببوورە ناوەکەت ناتوانم باش بخوێنەوە. من ئەو بۆ چوونەی جەنابتم لە زۆربەی زۆری کەرکوچیەکان بیستووە کاکە. کەرکوچی ژیانی خۆشی دەوێ، کەرکوچی موچەی دەوێ، کەرکوچی مافەکانی دەوێ. مافی کەرکک ئەوە نییە پارێزگارێک دەبێت تورکمانە گەندەڵێک تورکمانەوەیان کوردەوەیانیش عەرەبە. ئەسڵ و ئەساسی بابەتەکەەوە نییە. کەرکک لەسەر زیاردەژی هیچی نییە، بەتەنیا زەبڵ و خاشاکی هەیە، بەتەنیا دووکەڵی بیرە نەوتەکانی هەیە، دووکەڵی شاهینەکانی هەیە، دووکەڵی چەکداری هەیە، دووکەڵی ملیشیایی هەیە، هیچی دیکەی نییە. ئەوە کەینە کێشەیە، ڕاستە، منیش پێم وایە ئەمە کێشە نییە، تورکمەنێک دەبێ عەرەبێک دەبێ، سیستەمەکە بۆ ئێمە گرنگە. ئەوە لە کوردستان ڕاستەکەی، لە کوردستان کورد حکم دەکا، بزانە کوا موچەت. لە نەجەف خەڵک هەموو ساڵێ هەموو کارمەندێکی دەوڵەت جا فەڕاش دەبێ، پەرستیار دەبێ، یان مامۆستا دەبێ، یان مەحامی دەبێ، هەموو ساڵێک 3-4 جۆرە سلفەی هەیە. سلفەی خانووی هەیە، سلفەی زەوازی هەیە، سلفەی نەخۆشی هەیە، 3-4 جۆرە سلفەی بەلاشی هەیە. هەر جارەی چەندین دەفتەر وەردەگرێت لە حکوومەتدا. موچەکەشی 100% تەواوە و هەر ساڵ ئیزافەی هەیە. لە کوردستاندا حکوومەتی کوردیتی کوامانە بڵی خاص لە نەجەف بە چەندە بڕۆ پرسیار بکە، لە هەولێر بە چەندە. ئەمە زۆر زۆر گرنگە. منیش ئەوەم دەوێ، ئەمە چکارم بە کوردایەتەکەی تۆدایە تیجارەتی کوردایەتی بەخۆت لە بەغدا دانیشتووی، عەرەب نەماوە، تورکمەن نەماوە، مەسڕی نەماوە، تیجارەتی لەگەڵ نەکەی و لە کوردستان لە بۆ من کوردایەتی دەفرۆشیەوە لە ڕێگای چێ؟ لە ڕێگای جەنابی منسووڕی و ئەمانە دەفرۆشیەوە، یان لە ڕێگای دیار عومەر دەفرۆشیە. من چی لێ بکەم؟ من نامەوێ کاکە. ئەمن مافی دیکەم هەیە لە تۆ، ئەمە خوێندنم دەبێ، نەخۆشخانەکان لە چ ئەستێکدان؟ من ئەوەم دەوێ، من ئەخلاقم دەوێ. لە نەخۆشخانەکانی تۆ ئەخلاقێک نییە. کچێک بریندارە تیماری ناکەی، وەڵا کاغەزی پۆلیسم نییە. ئەو بێ شەڕەفیەی
کاغەزی پۆلیسم نییە. ئەی لە بۆ داعش بۆ کاغەزی پۆلیست هەبوو، بۆ لە بۆ ئەوت نەبوو. لە نەخۆشخانەکانی سەدامدا پێشمەرگە تیمار کراوە. من بەخۆم بەبێ ئیجازم هەبێت لە نەخۆشخانەی تاران من تەداوی کراون کاکە. فیشک لەسرمدا بۆ لە نەخۆشخانەی تاران دەرهێنراوە بەبێەوەی ئیجازە هەیە بەبێەوەی کاغەزم هەیە بەبێەوەی ئێرانی بم. بەبێ ئەوەی هیچ واستەیەکی شەوێ بەبێ ئەوەی هیچ دام و دەستگایەکی ئێرانیش ئاگدار بوو بێ. ئەو دکتۆرە بۆی کردم نەشی دەناسی لە سووریا شتی وا کرا. من لە دیمەشق بووم ئاپانتێزم تەقی خەریک بوو بمرم چوومە لای دکتۆرێکی عیادەکەی لە ماڵەوەی بوو وتی بە زووترین کات دەی بچێ نەخۆشخانە نەشتەرگەری بۆ بکرێ لە ماوەی 24 سعاتدا نەگەی نەخۆشخانە ئەتۆ دەمری. چوومە نەخۆشخانە هیچ کاغەزێکم نەبوو بۆی ئەن کردم. لە کاتێکدا کە تازە دەهاتمە سەر هێشی خۆم بەنجەکە تازە بەریداو ئەو کاتە ئیعترافیشم کرد بوو کەم پێشمەرگە و گەریرم کەس هیچی بۆ نەکردم. لەوانەیە ئێستا کەسێکی وەکو کاکمان سووری بڵێ ئەتۆ ئەمن بووی ئیتلاعات بووی بۆی هیچم نەخێر نە ئەمن بوو نە ئیتلاعات و من شەقم خواردە بەدەستی ئێران. ئەسڵ و ئەساسی نییە ئەمە پەیوەندی بە ئەخلاقەوە هەیە و ئەو ئەخلاقە لەژێر دەسەڵاتی کوردیدا نییە. من چی لێ بکەم؟ ئینسان دەبێ بەڕاستی بە ئینسانیانە بیر بکاتەوە. سوپاس دەکەم کاکە، سوپاس بۆ بەشداریکردنتان. بەڵێ بنیش عراقیم، هەرچەندە من ڕەگەزنامەی بەلجیکیم هەیە، ڕگەزنامەی عراقیەتەوە کوستا پاسپۆرتی عراقیم نییە، بەڵام بچمەوە عراق ناڵێم هەولێر ناڵێم سلێمانی بچمەوە عراق یەکەمین کاربیکەم ئەمجارە پاسپۆرتی عراقی دەردەخم کاچ خۆم. ئەوە چییە؟ بەڵێ باە بابەتەکە دەرنەچین. سوپاسانەکەم کە تاو کوێستە لەگەڵماندا بوون. سوپاسانەکەم کە تاو کوێستە لەگەڵماندا بوون. بزانم پرسیارێک هەیە. واللهی چەپەکانیش وەکو کوڕە کاک مەنسوور لە کوردستاندا کوانی چەپ ماوە کا لە کوردستاندا چەپ بۆ خاتری خوات و بۆ هەموو شتێک لە هەموو شەیەک لەسەری چەپ دەشکێنی. کو ئەوە برادێک باسی علی سیاسی کرد. علی سیاسی باشترین چەپمانە والله لە تۆ خراتر بیر دەکاتەوە ناوەڵە کاکە چەپ مەبنیە لە کوردستاندا قەت چەپ نەبووە. لە کوردستاندا هیچ کات چەپ نەبووە و چەپیش وەکو ئێوە ناسیۆنالیستن وەکو ئێوە سەر لە شێوەوە لە کوردستاندا نە کۆمۆنیستیە و نەچەپ هەیە. ئەسڵ و ئەساسی نیەمانە. بەڵێ سوپاسانەکەم کە تاوە کوێستا لەگەڵماندا بوون. با لەوە زیاتر بەرنامەکەمان درێژە نەچێشێ. من بە تەنیا ویستم بۆ چوونی خۆم لەسەر ئەو بابەتە ڕابگەێنم و هیچ کاتیش نەموتووە بۆ چوونی من بۆ چوونیش ڕاستە بۆ چوونی ئێوە خەڵەتە. ئێمە ئارگومنت لە بەرامبەر یەکتریدا بەکاردێنین، ئێمە یەکتری ناچار دەکەین بۆ چوونانە جا بۆ چوونەکان شیرن بنیان تاڵ من بۆ چوونی شیرن لە بەرامبەر تاڵ بەرامبەر شیرن من بەردەوام گوتومە ئێمە ناچار دەکات لە یەکتریەوە فێری شت ببین کەم و کورتەکانی خۆمان ببینین بیرمان هەندێک ببزوێنین و هەر کاتێکدا ناکۆچی نەبوو بیر کار ناکە کە بیر کاری نەکرد هەر کەسێک وەکو تۆ قسەی کە ئەتۆ چەپڵەت بۆ لەدا و ئەتۆ وەکو ئەو قسەت کرد ئەوی چەپڕی بۆ لێدای لەوێدا پێویست ناکە بیرکردنەوە هەبێ و بیرکردنەوەش نەبێ مرۆڤ دەمرەیەکتر لە بۆ هەندێ ئەم جۆرە گفتوگۆی باشن با لە ڕێڕەوی خۆیان دەرنەچن بەبێ ئەوەی هێڕشی سەر کەسایەتی یەکتر بکەین بەبێ ئەوەی مرۆڤ یەکتری بکات بە جەعش و ئیتلاعات و میت و شتیوە. ئینسان بە ئارگومنتی بەڕێزانە لەگەڵ یەکتری قسە بکە
هەرچەندە توندیش بێ کێشە نییە باشتر دەبێت. بەڵێ سوپاستانەکەم کە تاوەکوێستا لەگەڵماندا بوون تکایە هاوڕێیان ئەو هاوڕێیانەی کە تاوەکوێستا نەبووینە سوبسکرایب تکایە سوبسکرایب ببن و هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن. بژی بۆ هەمووتان سوپاس بۆ هەمووتان سوپاس بۆ کەرکووک سەرکەوتن بۆ کەرکووک سەرکەوتن بۆ بەیەکەوە ژیان ئێمە ناچاری بەیەکەوە ژیانین مرۆڤەکان ناچارن بەیەکەوەش بژین و لە کۆتاییشدا هەر بەیەکەوە ژیان سەردەکەوێ ئەوەی دیکە شت گەلێکی کورتخاینن دوێنێ کاتۆ بەشێک لە کریسیانەکان لەگەڵ جوولەکەکان ئیتیفاقیان کە ترامپیان هێنا سەردەسەڵات ئەمڕۆکە جیهانی کاتۆلیک پاپا بە ئاشکرا پەنجە دەخاتە ناوچاوی دۆناڵد ترامپ پەنجە دەخاتە ناوچاوی نەتەنیاهۆ و ئەڵێ بۆتان نییە ئاینەکەمان چیتر پیس بکەن. یعنی مەبەستم چیە ئەو جۆرە پۆپیلیزمە ئەو جۆرە ناسیۆنالیزمە کوێرە شتێکی کۆنژەکتورەلە شتێکە پەیوەندی بە کاتەوە هەیە بەڵام ئەو شتانەی کە زانستین شتی جێگیرن ئێمە هەتا ڕۆژێک لەسەر ئەو جیهانە مابین ناچارین بەیەکەوە بژین ناچارین ڕێگایەک بدۆزینەوە چۆن ئێمە بەیەکەوە دەژین هەر بژین شەو شەوگارتان شاد.